بەڕێزان هەمووتان بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان کە لە سەرەتای ساڵی 2024 لەم بۆنەیە لێرە کۆبووینەتەوە. سپاسی ئامادەبوونتانەکەین. بەناوی خۆمان و هاوکارانمان بە خێراتنی ئێوەی ئازیز دەکەین. وەک دڵسۆزانی ژینگە ئەمڕۆ لەگەڵ ئێمە هاوکارە بن. ئێمە وەک هەمومان نەزانین کە درەختی بەڕووی هێمای خۆڕاگری و ژینگەیەکی پاکە لە هەمان کاتا پارێزەری کۆی سیستەمی ژینگەی و هەمەجۆری زیندەورانە. بەڵام بەداخەوە لە 10/12/2023 دا درەختێکی بەڕووی بەتەمەن کە لە پشتمانەوێت زیاتر لە تەمەنی 200 ساڵە لە گوندی ڕێژنەکە ئێمە سەلێرەین سوتا بەداخەوە دانیشتوانی گوندەکە سکاڵیان تۆمار کرد و راپۆرتێکمان بینی ئێمە ئەوەی ئێمە کۆ کردەوە بەهۆی و راپۆرتەوە بوو کە ئێمە لێرە ئامادە بین. طبعاً ئەمە بەهۆی ئەو سکاڵەیە بوو کە گوندی ڕێژنە کردیان لەسەر سوتانی درەختەکە کە سکاڵا تۆمار کراوە و پۆلیسی دارستان و پاوەنی دەربەنیخان بە دوواداچوونی بۆکەن. ئێمە هاوسۆز و هاوخەمی خۆمان لێرە دەرەبڕین بۆ دانیشتوانی گوندی ڕێژنە بۆ ئەو درەختە بەتەمەنا لەبەرەوەی ئەم درەختە یادەوەری نزیکەی 200 ساڵی گوندەکەیە و مێژووی باو باپیرانیان لێرە بووە بەداخەوە کە ئێستا دارەکە بەم شێوەیە سوتاوە. ئەم بەڕۆ هێمای خۆڕاگری و پێکەوژیان و پیرۆزی ژینگەی بۆ ئاوایی ڕێژنە. سوتانی ئەم بەڕوە گەورەترین زیانی گەیاندووە بە ژینگەی ناوچەکە چونکە درەختی بەڕوو هێمای شکۆ و بەرگری و ژینگە و ژیانە. ئێمە ئەوەی کە کورت کردینەتەوە خەمی ئێمە بۆ ئەو درەختە. طبعاً ئەمە ئیشەڵا دوا درەختێ بێت کە ئێمە بەم شێوەیە سوتاوی و ببینین ئێمەکە لێرە کوی کردوونێتەوە هیواداری ئەمە دوا درەخت بێت کە بەم شێوەیە بسووتێن بێت. هەر بۆ ئێمە وەکتیمی ژینگەیی ڕێکخراوی ئازاد بوون و دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوی ڕۆیکی دامەزراوەی ڕۆیکی کوردستان لەگەڵ ڕێکخراوی دڵسۆزانی دەربەنیخان ئێمە لێرە کۆبووینەتەوە و بە هاوکاری بەڕێستان کە ئێوە لێرە ئامادەن ئەمڕۆ هەڵمەتی نەمامچاندن بۆ 200 نەمام هیداری بەڕوو لێرە ئەچێنین کە لە ژێی هەر تەمەنی ساڵێکی درەختەکە ئێمە نەمامێک ئەچێنین. هیوادارین بە هاوکاری خەڵکی گوندەکە و ئەنجومەنی گوندەکە بە سوپاس و کاک سلێمان کە زۆر هاوکارمان بوو ئەو درەختانە دوایەوە کە نێژران ئەوان هاوکارمان لە پارێزگاریکردنی درەختەکان لە ئەمڕۆ کە 4/1/2024 ئەم نەمامە ئەڕوێنین و پاش ئەمە بەڕێز جێگیری قایمقامی دەربەنیخان نوێنەرەکەی لێرەیە و بەڕێزیان بەهۆی کاری و باری خۆیانەوە نەیتوانێ و لێرە بێ کاک ئەمجد لێرە ئامادەیە پێم خۆشە دوای من توانێ وتێکمان پێشکەش بکە بۆ ماوەی 2 بۆ 3 خولەک. فەرموو کاک ئەمجد. ئامادەبوانی خۆشەویست میوانە عزیزەکان ئەم کاتتان باش. خۆم بە خۆشحاڵە زانم لە بری بەڕێز جەنابی قایمقام کاک سلێمان کە بەهۆی التیزامێکی داری و نەیتوانی بەشدار بێ لەگەڵتان و بەڵێنی داوە لە تەواوبوونی کارەکە ئەگەر فریا بکەوێ هەر بەشداری بکات لەگەڵتانە. ئامادەبوونتان ئەمڕۆ نیشانەی دڵسۆزی و وەفاداریە بۆ ژینگەی کوردستان و بۆ پاراستنی ژینگە جوانەکەمان کە هەمانە. بێگومان لێرەوە خۆم بە خۆشحاڵە زانم کە بە خێراتنی هەموو ئەو ڕێکخراوانە بکەم کە لێرە ئەو دادەناوی هێنان کە نامێ دووبارەی بکەمەوە. دیارە ئامادەبوونی ئێوە لێرە نیشانەی دڵسۆزی وەفاداریتانە بۆ شاری دەربەندیخان و گوندی ڕێژنەی ئازیز. بەڕێزان لە ماوەی ڕابردوودا قایمقامێتی قەزای دەربەندیخان بە هاوکاری دام و دەستگاکانی حکوومەت لەو سنوورەدا چەندین هەڵمەتی نەمامڕواندنی ئەنجام داوە و هەروەها کاری جدی کردووە بۆ پاکردنەوەی ئاوی بەنداوی دەربەندیخان لە ڕێگەی فیلتەرینەوە بە هاوکاری نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەت بەڕێز کاک قوبات و لەو پێناوەشدا هەنگاوی جدی نراوە لە ئایندەیەکی نزیکدا ئینشەڵا نەتیجەکانی ئەبینن. پاکردنەوەی سنووری دەربەندیخان لە تۆپ و تۆزی کارگەکان هەوڵێکی جدی دراوە لەگەڵ شارەوانی و کشتوکاڵی دەربەندیخان بۆ ئەوی ببرێنە دەرەوە. جگەلەوە ئەمساڵی ڕابردوو بە هاوکاری هۆبەی دارستان و پاوانی دەربەندیخان و پۆلیسی دارستان توانراوە زیاد لە دەیان کیلۆمەتر ئاگربڕ لە نێو دارستانەکانە دروست بکرێ بۆ پاراستنی دارستانەکان. جگەلەوە پاڵپشتی و پشتیوانی نەمامگەی دارستانی دەربەندیخان کراوە کە ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە سەوزکردن و زیادکردنی ڕووبەری سەوزایی لە سنوورەکەماندا. ئەمە جگەلەوەی دروستکردنی باخچە لە چەندین قوتابخانە و چەندین کاریتری ژینگەیی. ئەوەی ئەمڕۆ ئێمە لێرە کۆ کردوێتەوە بەداخەوە خەڵکانێکی دەروون نەخۆش، خەڵکانێکی نامۆ، خەڵکانێکی دژ بە ژینگە دارێکیان سووتاندووە کە 200 ساڵ تەمەنیەتی ناشارەزا بوون لەوەی کە ئەو دارە خزمەت بەخۆی دەکات، ئۆکسجین بۆ خۆی دروست دەکات و هەروەها ژەهرەکانی ژینگەی بۆ پاک دەکاتەوە. بەداخەوە ئینسانێک بێتەوە ئاستەی دەستی بچێتە سووتاندنی دارێک کە خزمەت بەخۆیەکە هیچ پێناسەیەکی نییە و لێرەوە بەڵێنتان پێدەین کە لە ڕێگەی
دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی پۆلیسی دارستان و دەستگاکانی لێکۆڵینەوە ئەو کەیسە بەکراوەی دەمێنێتەوە و کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی بتوانرێت لە ئایندەدا ئەو کەسێک کەم کاری کردە ڕوبەڕووی دادگا بکرێتەوە و سزا بدرێت. دووبارە دەستخۆشیتان لێکەین، هیوای سەرکەوتنتان بۆ خوازین، ئامادەبوونتان جێگەی شانازی و جێگەی ئومێد و هیوایە بە ئێمە. زۆر سپاس. زۆر سپاسی کاگەمجە دەکەین. ئێستا بانگی کاک سلێمانەکەم ئەنجومەنی گوندی ڕێژنەبا بفەرمێ. کاک سلێمانجان 3 بۆ 5 خولەک لە بەردەما. ئامادەبووان بەخێر بن سەر چاومان ڕێکخراوەکان، جێگری قایمقام، پۆلیسی دارستان، میوانە بەڕێزەکان، ڕێکخراوەکان، ڕێکخراوی دڵسۆزی دەربەنی خان، یاخوا بەخێر بن سەر چاومان بە ناوی گوندی بیرکەوە زۆر زۆر بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەین. ئەم دارە لە تەمەنی 200 ساڵە بێ دوو جار سوتاوە، پارەکە لە دەی 21 دا سوتراوە، ئیمسالیش لە 12 سووتێنرا دووبارە. ئەمە دەستخۆشیمان بۆ ئەم ڕێکخراوانەیە کە ئەم دینیان دۆست ئامادە کرد ئەم لە فاڵە بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە ئەم دارانە 200 دار بڕوێنین لە ژبیاتی ئەوەی کەوا ئەم دارە تەمەنی 200 ساڵە. ئێمە زۆر سپاسی ڕێکخراوەکانەکەین و کاتون بەهانامانەوە زۆر زۆر سپاسیانەکەن. ئێمە قەرزاری ئەوەین. دەستان خۆش، یاخوا بەخێر بن سەر چاومان. زۆر سپاس کاک سلێمان. ئێستا بانگی کاک دڵشاد دەکەین کە بەڕێوەبەری ڕێکخراوی دڵسۆزانی دەربەنی خانە با بفەرمێت. خێر بێن. سەگانی من دوو دیوە، دیوێکی زۆر پێ خۆشحاڵم کە ئیمڕۆ لەم گوندە جوانەی کوردستان کە ئێمە دەربەنی خارین هەموومان هاتووین بۆ مەڕاستیمێ نەمامێک کە سووتێنراوە. ئەم نەمامە زیاتر لە 200 ساڵ تەمەنێتی. ئیمڕۆ هاتووین ئێمە 200 نەمامە نێژین. ئێوە هاتوون کاتی خۆتانتان کردووە و هاتوون خزمەتی نامێ بکەین. دیوی دووەمی ئەوەیە بە بەرچاوی خۆمانەوە لە شارەکانمانە، لە شوێی نیشتێجەبوونەکانمانە ئەو غاباتانەی کە سەردەمانێک لە سەردەمانی ڕژێمی باسی گۆڕبەگۆڕ و خوار بووێتەوە بۆ ساڵەکانی 20 و دواتر ئیساکی وردە وردە بە بەرنامە لەلایەن مەجموعەیە بازرگانی پیس بۆگەنی ئەم نیشتیمانە کە بوونەتە میکرۆبۆم نیشتیمانە لە هەموو بارێکەوە لە بەرچاوی خۆمان و ڕۆژانە ئەو غاباتانەی کە تەمەنیان 50 ساڵ 6 ساڵ زیاترەیە شەڕی عێراق و ئێران تەئسیری تێنەگردن بە بەرچاوی خۆمان و داگیرەکرێن و ئەسووتێنرێن و لەناوە برێن بۆ بەرژەوەندی مەجموعەیە خەڵک. من هیوادارم لێراوە ئەم نەمامە بێتە سەر ئەوەی کە لە لادیەکانەوە دەست پێکەین دووبارە ژیانەوەی نەمام سروشت سەوزایی لێراوە دەست پێ بکە، بگەڕێتەوە بۆ شارەکان، بگەڕێتەوە بۆ شوێنانەی کە دیفاع بکرێت لە نەمام لە گەڕەکەکانە، لەو شوێنانەی کە شوێنی نیشتەجێبوون و غاباتی نزیکێتی سەرمایەدارێک ئەوێ دارستانێک بەشێکی پێوەکە دارستانی بکاتە قوربانی. ئیساکێ مەجموعەیە شوێن هەن لە کوردستان لە حاڵەتگاتی مەترسیان. ئێمە ئیمڕۆ هاتووین سپاس بۆ ڕێکخراوانە پرۆژەی 5000 نەمامان لە دەربەنی خانە بە پاڵپشتی ئەم پرۆژە لەگەڵ ئەم خوشک و برا خۆشەویستەمان لە ڕێکخراوەکان سەوزایی کوردستان لە لادیەکان و زیینیوەکەینەوە. ئەم داریشە یەکێکە لەو دارانەی کە بوون بە قوربانی لە چەند ساڵی پێشووە. کێشەکە لەوایە لە سەردەمی حکومڕانی کوردستانە نەمامی ئەم داران دەستی پێ کردووە. دووبارە سوپاس تارەکەم بەخێربێن هەموو لایەک هیوادارم قسەکانم تەئسیری نەبێ بۆ ئێران، تەئسیری بۆ شارەکان، بۆ شێری نیشتەجێبوونەکان. داوای لێبوور دەکەم ئەگەر مەجموعەیە قسەم کردبێ لە ئاراستەی داوینەکان نەبوو بێ، بەڵام ئەوەی کە ئێمە بە شار لە شارەی بینین لە ئێران نابینین. ئیمڕۆ لادیەکان هاتوون لە کاتی خۆیان گردووە، دوو مانگە خەڵکی ئەم لادەیە چاڵ هەڵەکەنێ لەگەڵ ئێمان. ئامە نمونەی جوانی کوردستانە، ئامە شانازیە بۆ ئەم دێ بۆ خەڵکی دیەکان. دەستان خۆش بێ، هیوادارم ئەم شتە جوانە لە لادێەوە بڕاتەوە بۆ شار. دەستان خۆش بێ و یاخوا هەموو لایە بەخێر بێن.
زۆر سپاس کاک دڵشاد دووبارە جارێککە بە خێراتنتانەکەین ئێستا ئێمە دەسەکەین بە هەڵمەتی نەمامچاندنەکە بە پێی و گروپانی کە ڕێکمان خستووە دەست پێکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان